یکم جاره لکردستان شیشن آسن دژ ارتجان آنکو بوملرزان تن برمانین. افکارگاه دکارت در روژه که ده زیدتری 1000 تنن 6 جورن شیشن آسنی برهم بیله. کارگاه الفاستیل لسلیمانیه دمیدین کردستان رو داوی دا ببینن. هجده کارگهن برمانینا شیشن آسنی لتوای کردستان و عراق دهنه. اف کارگه دکارن هیا 5 میلیون و 363 هزار تن شیشن آسنی به هفرا برهم بینن. سیزده جوان هجده کارگان لحرما کردستان نه ده ساله که ده همو به هفرا زیدتری 4 میلیون تن شیشن آسنی برهم بینن. نه کارگه نوین برمانینا آسنی لعراق و یک جی لکردستان نوتن آوا کرن. دداوی سالا 2025 ده و همو بداوی بین و همو بهفراجی و بکارن هیا 3 میلیون و 350 هزار تن شیشن آسنی برهم بینن. درزبونا 1000 تن شیشن آسنی به 6 قباره جدا به 2 جورن تایبت کو یک جوانه تایبت دناوا کارگاه الپاستیل دا یا آسنی تیتا درست کرن کجبو ارتهجا آنکو بالاخانه خمکم بگره دما ارتشت آنکو بوملرزه چید بن ده پروسیسه که دیرو درش داده چه هیا اف شیشن ها آسنی بین درست کرن. تمان دمه ده بینرین ما اف بالاخانه سات نهمی و شست نهمی عمل کردستان ولات جهان دا دبینن هیا خو مکم بگیرن اندازیارن همو دنیای اوان جوره شیشن آسنی کارتینن ده هیکل آنکو ده بدن اوان بالاخانه اندا افجال گلمه بن بینرین ما امی نشانی هوا بدن که چوا گنجن مل سلیمانی و اف کارگاه میا کردی کدکاره اوان جورن هنه ین شیشن آسنی درست بکه تمان دمه ده او چوا شاینه بو یکم جار لسر آس کردستان و عراق ولاتن در دور و رشالات نافین جوره که تایبت یه شیشا بو ارتجا او درست بکن. لسر ریا سرکی یا سلیمانی و کرکوک لنافجه پیشسازی بازیان ده سال 2014 ده کارگاه الفاستیل دست به برمانینا شیشن آسنی کریه. اما وكو كومباني الفاستيل ومعملي الفاستيل بوتوانوي آسنو دروسكدني شيش لسنوري بازيان سليماني ديار ام كارجيا لصالي 2009 اما دسمان بدا مزراني كردوا ل 2014 توانيمان دس برهمهناني سرتاي بكين و لسرتا دا ديار كارجكا طاقه انتاجي محدودي هبو ك مانگانه تقریبا ل 2000 بۆ 3000 طن ئینتاج بوو بەڵام خۆشبەختانە دوای ئیشکردنێکی بەردەوام لەسەری لە ئێستادا تاقەی ئینتاجەکەی ڕۆژانە زیاتر لە 1000 تەنە کە بە فعلی هەڵوەتە بەپێی تاقە و تواناکەی زۆر لەوەش زیاترە بەڵام بە فعلی لە ئێستادا 1000 تەنە بۆ ڕۆژێک کە لە کاتی خۆی بۆ مانگێک 2000 تەن بوو یا 2500 تەن بوو بەڵام ئێستا تاقە ئینتاجەکەی بەرز بووەتەوە بە شێوەیەکی بەرچاو و توانای دستی کاریشی به شێوەیەکی بەرفراوان و باش زیاد کردو بۆ سنوورەکە. روزانه بارهلگرن سکراب آسن همه جور
لتوای عراق و کردستان سکرابی بو وی کارگه تینن. سکراب آسان جی لسر سه جور و سه گورا پانین اوی کارگه ده تین پارو کرن. اف بشه سکراب دناوا اوی کارگاه آسانی ده. بشه سکراب جی سه گورا پانا پیک دیتن. سکراب دناوا هر سه گورا پانا ده ابتنه وکه احتیاطی انکو یدک نزیکی 25,000 طن جی سکرابی هاتینا را کرن. روزانش دبا 900 طن جی سکراب پاقشکری بچتا ناف کارگه ده و بیتا حلاندن ها آسان جی بیتا چکرن. تمان دمه ده سکراب جی سه جورا پیک دیتن. کاک لەر سەرەتا ئەو سکرابەی کە داغڵ بە کۆمپانیای ئەلفاسیلی ئێمە بێت پێک دێت لە دوو بەشی سەرەکی بەشێکیان HBI مەوادێکی خامە کە لە ئێرانەوە داغڵ بە هەرێمی کوردستانمان دەبێت وە بەشەکەی تریان پێک دێت لە سکرابی ئاسن ئەم سکرابە ئاسنە ئەویش دەبێتە سێ نەوعیەتی جیاوازی لێ ئەبێت. باشە ئەو نەوعیانە چینە؟ ئەو نەوعیەتانە ئێمە لە کاتی جیاکردنەوە لە ساحەکانە کە سێ ساحەمان هەیە نزیکی 22 دەبێت. لە کاتی ژیاکردنەوە بە ئالیەتەکان یەکیان ئەبێتە سیم ئەم بەشەی سیم ئێمە جیای دەکەینەوە بە گەڵابەکان نەقلی ساحەیەکی تایبەتی خۆی یەکەین. جۆری دووەممان بریتیە لە شانسی و ئاسنی گەورە. مهندسی سێم چ بوو؟ بەشی سێمان بریتیە ئەلە وردەیە کە ئێستا کرێکارە بەڕێزەکان خەریکی پاکردنەوەی نی ئەم سکرابە وردەیە چەند نەوعیەتێکی جیاوازی تێدایە کە ئێمە دەبێت دڵنیا بینەوە لە نەوعیەتی ئەو سکرابە اینجا نەقلی بەشی توانەوە بکرێت. باشە ڕۆژانە چەند سکراب بواتێتم؟ تقریبا 1000 طن لەو لەوروبەرە 1000 طن 1200 طن ڕۆژانە یەتە ناو مەعمەلەوە و ڕۆژانەش ئێمە پێویستمان بە توانەوە نزیکی 900 طن بۆ 1000 طن هەیە بۆ توانەوە لە کوورەکانمان. سکراب حسنی یه آمادهش بو حلاندن تیوگواستنش بو کارگه. اف بشه حلاندنه لی کارگه. پنج سیتن فرنان دناوا کارگه ده هنه و جه 10 فرنان بیگدن. هر جاری جی 5 به هفرا کار دکن. پلن گرماتی ناوا فرنانده دیگه ها 1700 پلن سیلیزی. هر فرنک هیا 27 طن حسنی حلاندی هل دیگره. دو دم جمیرو نیوانده حسن حلاندی جبو بولتن حسنی آماده دیگن ده هر فرنکی ده. باشه انداز یار کرکار بوما بحث بکه اف شیشن آسنی اولان بازارت بینیاند ناوا بالاخانه داتن ابکار اینان اف شیشن هنیت آسنی پروسه دروز بونا وان شیشه چوایا؟ پروسه برامێنانی شیش لە دوو قۆناغی سەرەکی پێک دێت. قۆناغی یەکەمیان بەشی توانەوەیە، قۆناغی دووەمیشیان بەشی ڕۆڵینگە. ئێمە لێرەدا باسی بەشی توانەوە دەکەین. دوای ئەوەی ئەو سکرابەی کە لە پرۆسەی پاکردنەوەدا پاکردنەوەی بۆ ئەنجام دەدرێت دەنێردرێت بۆ بەشی فڕن. لە بەشی فڕندا ئەم سکرابە دەکرێتە ناو کوورەکانەوە. لە ناو کوورەکاندا لە کاتی توانەوەی سکرابەکەدا دوو کەڵێک بەرهەمدێ. ئەم دوو کەڵە لە ڕێگەی بەکارهێنانی فلتەری پرایمەری فیوم ئەکستراکشن سیستەمەوە لەسەر فڕنەکە ئەو دوو کەڵە ڕادەکێشێت بۆ ئەوەی کە ئەو دوو کەڵە تێکەڵ بە ژینگەمان نەخێر. ئەگەر هاتوو ئەم دوو کەڵە لە پرایمەری فیوم ئەکستراکشن سیستەم یعنی فلتەری ئەوەلی دەرچوو ئەوە لەسەر هەیکەلەی بیناکە
جۆرێکی تری فلتەری دووەمیمان هەیە کە باشە. لەناگەڕێت لە بیناکەدا ئەو دووکەڵە بچێتە دەرەوە. باشە دناوا وان کورن کوهین ئاسنی تێدا تحلینن یان کو سکراب تێدا تحلینن پلین گەرمۆتیت گەنە چەندێ ئێمە سکرابەکە کاتێک کە دەتوێتەوە ئەبێ پلەی گەرمی هەتاکو 1690 بۆ 1600 پلەی سیلیزی بگات ئەو کاتە ئامادە دەبێت بۆ ئەوەی بینێرین بۆ بەشی توانەوە بەڵام پێشەوەی بینێرین بۆ بەشی قالب پێڵام پێشەوەی بینێرین بۆ بەشی دروستکردنی قالب ئێمە چەند ساپڵێک لەم مادەتواوە وەردەگرین بۆ ئەوەی دڵنیای بینەوە لەوەی کە مادەی تواوەکە پێکهاتەکانی توخمەکانی بۆ ئەوەی تاڵ دنیا بینەوەی کە بەپێی ئەو ستانداردەیە کە ئێمە دەمانێت بۆ نمونە مەگەنیسی چەنە کاربۆنی چەنە ئەگەر هاتوو مادەکە بەپێی ئەو ستانداردی ئێمە نەبوو کە ئێمە پەیڕەوی دەکەین ئەو کاتە هەنێک ماوادی ئیزافی هەیە ئەیخێنە ناو پێکاتەکەەوە بۆ دنیا بینەوەلەوەی کە کوالێتێکی تەواومان دەداتێ باشە ئەندە زیێرکری کاربۆن بەحز بکەین ڕۆژانەت بە چەند تۆنە ژێ سکرابی بحەلینن و ئامادەکەن ئێمە ساڵانە بە شێوەیەکی گشتی 500,000 تن توانەوە ئەنجام دەدەین 500,000 تن توانەوەمان هەیە بەڵێ 500,000 تن قالب بەرهەم بهێنی باشە وە چەند کور هەنە بێژین ئەو جێ ئاسنی تێدا حەلینن ئێمە قەبارەی جیاوازی کوورەمان هەیە بە شێوەیەکی گشتی 500 فڕنی ئیندەکشنمان هەیە ئیندەکشن فڕنە باژارê Hewlêrê yekeme di beramîna şîşên asînî de bi rêjeya 2,7 tonên asînî. û bajarê Silêmaniyê di pila duem de tê bi rêjeya 1,887 tonên şîşên asînî. ئاسن دیارە گرنگێکی خۆی هەبووە لە سەردەمی کۆنیشە ئاسن هەر گرنگ بووە و گرنگی پێدراوە لە بۆ هەموو ئەو پێداویستانی ژیانی ئینسان و دوایش دیارە ئاسن لە ئێستاشدا گرنگی خۆی هەیە و بەردەوامیش ئەو گرنگیە دەمێنێتەوە وەکو چۆنیش بەهۆی ئەو گرنگی ئاسنشەوە کە لە قورئان باسی ئاسن کراوە و خۆی گەورە دەفەرمێت لە قورئانە دەفەرمێت کە وأنزلنا من السماء الحديد دیارە ئاسن کە ئاسمانەوە دابەزیوە کە خۆی گەور خۆی زان چۆن دابەزیوە لە ئێستاشدا ئاسن لە هەرێمی کوردستان بۆتە با بڵێن جۆرێک لە فراوانێکی زۆر فراوان بە شێوەیەکی فراوان هاتوۆتە مەیدان ئەو کارگانەی کە لە عێراق هەن بە شێوەیەکی گشتی کە ژمارەیان نزیکی لە ئێستادا 14 بە 15ەیە کە پێشتر کەمتر بوو لەم ژمارەیە 11یان لە هەرێمی کوردستانن بۆیە وەکو چۆن چیمەند خۆشبەختانە چیمەنتۆ لە سلێمانی بۆتە پایتەختی چیمەنتۆ و لە هەمان کاتیشە ئاسن ئێستا دەکرێ بڵێن ئاسن لە هەرێمی کوردستان پایتەختی شیشە بۆ عێراق و ئەم شیشەش کە لە هەرێم بەرهەم دەهێنرێت دەتوانم بڵێم بەشی هەموو عێراق دەکات و ئەگەر بتوانن کارگەکان بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان کە توانای بەرهەمەکانی خۆیان بە بازار بکەن بەشی هەموو عێراقیان بەشی هەموو عێراق دەتوانن شیش بەرهەم بهێنن. Qonağa duem ya drustkirina boletin hesiniye. Rojane 900 tonên boletin hesinî yên 400 kilogramî durust dikin. Anko rojane heya 2205 boletin ewha ew amade dikin. Ev bolete wê bibin 6 qebarên cuda yên şîşên asînê. Ev beşê rolling e. Anko qonağa dirustbûna şîşên hesinî ye. Her boletekî ji vane wê bibe 500 metrên şîşên 12 milimetrî. Rojane 1000 tonên boletin hesinî dikin şîşên asînî. دلێر بەشی دووەمی کارگەکەمان بریتە لە ڕۆڵینگ بریتە لە چەند ڕۆڵەیەکی خولاوە بۆ ئەوەی کە قەبارەی ئەو بیلێتێکە هەمانە بچوو بکرێتەوە بۆ ئەو قەبارەی کە ئێمە پێویستمانە دوای ئەوەی کە قالبەکان لە بەشی توانەوە بەرهەمهێنران ئەو قالبانە دەدرێن بۆ بەشی ڕۆڵینگ لە بەشی ڕۆڵینگدا یەکەم جارە قالبانە داخلی ڕیهیتینگ فرن دەکرێن ڕیهیتینگ فرن ئەو بەشەیە کە دووبارە قالبەکان گەرم دەکرێتەوە هەتاکو 1200 بۆ 1250 پلەی سیلیزی دوای ئەوەی کە قالبەکان بۆ ئەو پلەیە گەرم کرانەوە قالبانە دەدرێت بۆ بەشی ڕۆڵینگەوە یەکەم جار کە داخل دەبێت داخلی ڕۆڵەیەک دەبێت کە پێوترێت ڕەفینگستان ئەو ڕەفینگستاندا
دوای ئەوەی کە لە ڕێگەی حەوت پاسەوە حەوت جار دێت و دەڕوات ئەو قەبارەیە کە لە ڕەفینگستانەوە دەرەچێت ئەبێت بە 5 ملیم وەگەوەی باسم کرد ڕۆڵینگ لە سێ بەشی سەرەکی پێک دێت ڕەفینگستان و ئینترمیدیێت ڕۆڵەر فینیشت ڕۆڵەر واتە ئەوەی کە ڕەفە قەبارەی قالبەکە زۆر بچووکە کاتەوەی کاتە 5 ملیم دوایەوە داخلی ئینترمیدیێت ڕۆڵەر دەبێت لە ئینترمیدیێت ڕۆڵەکاندا لەوێ بەرەبەرە قالبەکە بچووکتر دەکرێتەوە ئەتاکو لە کۆتا ڕۆڵەکە دەرەچێت 32 ملیمە بەپێی ئەو خواستەی کە ئێمە دەمانەوێت دوای ئەوە داخلی فینیشینگ ڕۆڵە دەبێت فینیشینگ ڕۆڵە لە 6 ستاند پێک دێت کۆتا ڕۆڵەکە لە فینیشینگ ستاند هەمانە فینیشینگ ڕۆڵەی پێ وترێت کە وا دەکات ئەو شیشەی کە هەمانە ئەو زبریەی پێ بدات ئەو ڕووکارەی پێ بدات کە ئێمە دەمانەوێت ئەو ناونووسینەی پێ بدات لە فینیشت ڕۆڵەدا لە دوای فینیشت ڕۆڵە بەشێکی تری گرنگمان هەیە کە لە بەرهەمێنانی شیشدا یەکێکە لە بەشە گرنگەکان کە کاریگەری لەسەر صفاتی شیشەکە هەیە ئەویش بەشی کۆنچینکە واتە لە ڕێگەی بەکارهێنانی ئاوەوە پەستانێکی زۆرەوە پەستانێکی لە ڕێگەی ئاوێکی زۆرەوە کە لەو شیشە دەدرێت ئەو شیشە ستار دەکرێتەوە لە پلەی گەرمی شیش لە ڕەفینگا 900 پلەی سیلیزیە لە ئینترمیدیێتدا ئەبێت بە 850 پلەی سیلیزی لە فینیشا بە نزیکی 800 پلەی سیلیزیە بێت کاتێک کە ئەگەی ئەو شیشە بەناو TMT بۆکسەکەی ئاڕوا پرۆژەی کۆنچینگ پرۆژەی ساردکردنەوەی ڕوودەدا تێیدا پلەی گەرمی شیشەکە لە کۆتاییدا ئەبێت بە 560 بۆ 600 پلەی سیلیزی بۆ یەکەم جارە ئەف کارگە جۆرێکی نوێی شیشن هەسنی بە هەموو قەبارێکی دژە ئەرتەژان بەرهەمتینە باشە کاک کرێکار بۆم بەحث بکە بیرۆکە ئەوی جۆرە شیشەی ئەvê ئەرتەژایە بۆ مەلەرزا چا بوو داهات چاواتە هەزروەیەکێدا کرد کە تو شیایی بتنت کارگاوەل هەموو ڕۆژەڵاتەنامی بتنت دەفە بێتە دروستکردن بەڵێ ڕاستە لە ئێمە دوای ئەوەی کە چەندین زەمی لەرزاوەکەوەی بەڕێستان زانن لە ناوچەکەدا ڕوویدا و کە کۆتا زەمی لەرزیان لە وڵاتی تورکیا بوو کە بوو هۆکاری ئەوەی کە کارەساتی گەورەی لێ بکوێتەوە چەندین خانی وەگەلەکە گیانە خەشیش بەداخەوە جێ دڵگرانیە بۆ بەداخەوە ڕاستە ئەمە هۆکاری هەبوو دەکرێت هۆکارەکەی دیزاین بێت و دەکرێت هۆکارەکەی ماوادەکە بێت ئێمە لێرەدا باسی شیش دەکەین شیش دەکرێت یەکێک لە هۆکارانە بێت کە بیناکان لە کاتی ڕوودانی زەمین لەرزە تووشی داڕوومان بێت لە ستانداردی ئێمە بۆ بەرهەمێنانی شیش پەیڕەوی ستانداردی ئێستیم A615 دەکەین و بۆ دیزاینی بینە و باڵەخانەکاندا زۆربەی دیزاینەرەکان لە کوردستان دیزاین دەکەن ستانداردی ACI 318 بەکاردێن ئەو ستانداردە داوات لێ دەکات کاتێک شیشی ASTM 615 بەکاربێنی هەنێک تایبەتمەندی تێدا بێت کە جیاوازە لە جۆرە شیشەکانی تر بەڵێ جیاوازیا خۆ هەیە باشە جیاوازی چە بوون جیاوازەکە لێرەدا چیە بۆ نمونە واد لەو بینایە دەکات ئەو جۆرە شیشەکە ئێمە بەرهەمان هێناوە لە کارگەی ئەلفاستیل وا لە بیناکەت دەکات کە ڕوونەتێکی زیاتری هەبێت لە کاتی ڕوودانی زەمین لەرزەدا بەرگریە بکات بەرگریەکەی بۆ هێزی زەمین لەرزە زیاد دەکات وا دەکات توانایەکی کشانی یاریکردنی زیاتری هەبێت ئەمە بە دەستەواژە علمیەکەی واتە ئینیلاستیک ڕۆتیشن کەپاسیتی منبەرەکان زیاد دەکات ئەوە یەکەمیان دووەمیشان وا دەکات کە بیناکە تووشی داڕوخانی لێناکاو نەبێت ji ber zehmetî û matirsiya karî li kargehê beşê parastina karmendan çavdêriya karmendan dikin û kelûpelên sêftiyê an ku xweparastinê ji wan re peyda kirine. کارگەکەمان کارگەی ئەلفاستیل لە ئێستادا 300 بۆ 350 کارمەند تێیدا کار دەکات بە شێوەی گرێبەست و هەمیشەیی. ئێمە توانیمانە هەلی کار بڕەخسێنین بۆ سنووری کارگەکە و سەرجەم شارەکانی کوردستان و خوار و عێراق کە ئەمەش بەخۆش خۆمان بە خۆشحاڵە زانین توانیمانە هەلی کار بۆ گەنجانی کوردستان بڕەخسێنین و هەروەها بە سوودوەرگرتن لە ئەزمموی کەسانی بیانی و هێنانیان بۆ ئێرە بە پێوتنەوە و ڕێنیشاندەر و کردنەوەی کۆرس بۆیان و خستنە سەر کارەکانیان بەو شێوەیە کە ڕێگە پێدراوە هەروەها بە پێی ئەوەی کە کارکردن لێرە کەمێک قورس و زەحمەتی پێوە دیارە بۆیە سەرجەم ڕێکارەکانی سەیفتیمان گرتۆتە ئەستۆ کە گرنگێکی زیاد لە ڕادە بەدەری پێین چونکە لە ڕێگریکردن لە هەر ڕوودانی حاڵەتێکی نەخوازراو و هەروەها ئێمە هەوڵمان ناوە بەکردنەوەی کۆرس و ڕێنیشاندەری بۆ سەرجەم کارمەندەکانی ئێرە چی مانگانە بێت چی ساڵانە حەسەب پێویستی شوێنی کارکردنیان. بەرهەمەیە هەسنی vê kargehê li tevaya Kurdistan û Iraqê de têfirotin.
ئێمە وەکو بەشی فرۆشتن لە کارگەی شیشی ئەلفاستیل ڕۆژانە ئەو شیشە کە بەرهەم دەهێنرێت لە کۆگاکانمان خەزم دەکرێت و ڕۆژانە ئێمە بڕێکی زۆر کە لە شیشەکەی کە بەرهەمێنراوە دەینێرین بۆ شارەکانی خواروی عراق و وارووا لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئێمە دابەشی دەکەین لە ڕێگەی وەکیلەکەمانەوە و واروەها بە خۆشحاڵی و ئێمە لە کارگەی شیشی ئەلفاستیل لە 6 مانگی ڕابردوو توانیمان جۆرێکی شیش بەرهەم بهێنین کە ئەوی شیشی تایبەتە بە بەرگەگرتنی ئەو شوێن باڵەخانەی کە لەسەر هێڵی بوومە لەرزەن کە ئەیسی کۆدی پێڵێن ئێمە توانیمانە کە ئەم جۆرەشە بەرهەم بهێنین بە خۆشحاڵیەوە ئەندازیارەکانمان پێشوازێکی گەرمیان لێ کردووە کە ئێمە ڕۆژانە خواستێکی زۆری لەسرە هەتا دێ خواستەکە زیاتریش دەبێت ئێمە ڕۆژانە ئەم جۆرەشە بەرهەم دەهێنین لەسەر خواستی ئەندازیارە بەڕێزەکان کە ئەم جۆرەشە تایبەتە و تاکەم کارگەین لە هەموو عراق کە توانیمان ئەو جۆرەشە بەرهەم بهێنین ڕۆژانە ئێمە ئەو جۆرەشە دەردەکەین وهروە شیشی نۆرماڵیشمانەیە ئەو جۆرەشەیەکە لە هەموو ئەندازیارە بەڕێزەکان بەکاری دێهێنن توانیمانە بازار تەختیە بکەین واتە بازار کۆنتترۆل بکەین لەو جۆرە شیشە بە خۆشحاڵیەوە پێشوازەی گەرمی لێکراوە. ev kargev dixwaze mestir lê bibe herwiha plana berhemhênana elektrîkê ji rojê jî kiriye. ئێمە لە 10 ساڵی ڕابردوو توانیمانە تاقەی ئینتاجەکەمان لە 2500 بکەینە 25,000 تن بۆ مانگێک لە بۆ داهاتوش پرۆژەمان هەیە بۆ 10 ساڵی داهاتوو کە دوو شتمان لەبەردەستە یەک تاقەی ئینتاجیمان دیسان بەرزتر بکەینەوە دوو کێشەی کارەبا هەوڵ دەین بە تاقە شەمسی بەشێکی زۆری ئەو کارەبایی کە هەمانە لە داهاتوویەکی نزیکدا بە تاقە شەمسی پڕیکەینەوە. Kargehên Asînî li Kurdistanê karîne kontrola bazarên şîşên Hesinî li tevaya Iraqê bikin.